بۆیە هەر کەسێک لە ئێمە کاتێک کە باوکو دایکمان لەدەستداوە یا هەندێکیمان لەدەستداوە یەکێکیمان لەدەستداوە ئێمە دەزانین چەندێ ئازاری هەیە. من خۆم ئێستا دەزانم ئازاری باوک بە دنیاکە چی. ڕۆژێک دێ بەسەردا بەخوا کەسێک نێ بێ باوەی لێ بدەێت ئەو کاتە پەشیمان دەبێت و کاتێک کە باوکت دەمرێ ئەو کاتە ئەزانێت چ لێ ناڕەحەت باوک مردن یعنی چی کاتێک کە دایکت لەدەست ئەدەی ئەو کاتە ئەزانێت دایک لەدەستدان یعنی چی بۆیە هەتا ماوە دڵێ خۆشکەن بۆیە زیان لێ بگرن بە پشتیوانی خوا گەورەترین عیبادەت ئەوەیە کە لە دوای عیبادەت بۆ خوا ئەوەیە کە ئینسان لەگەڵ دایک و باوکیدا چاک بێت بۆ ئینشاءڵڵا ئاگاتان لێ هەبێت دڵیان بەشکێ من چونکە ئەوانە لە ڕێزێکی تایبەتیان لێ لای خۆی پەروەردگار بۆیە خۆی بەرباسی باوک و دایک و بیروالدەینی ئیحسانە پێویستە لەگەڵ دایک و باوکە چاکە بکرێت لەبیریان مەکەن خوا لەبیریان مەکەن هەتا ماوە ڕێزیان لێ بگرن